سیلیکۆن ڤالی، وادی سیلیکۆن، ناوچەیەکی بچووکە کە لە کۆنەوە تا ئێستا نوێنەرایەتی تەکنەلۆژیا دەکات. سیلیکۆن ڤالی جیهانێکی گەورە لە پانتاییەکی بچووک. ئەو ناوچەیە دەکەوێتە باشووری خەلیجی سان فرانسیسکۆ لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا. دەستەواژەی وادی سیلیکۆن لە حەفتاکان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەرکەوت، بەتایبەت دوای سەرکەوتنی ئاژانسی ناسا لە گەشتی بۆ سەرمانگ. لەو ناوچەیەوە دوای هەوڵی ناسا توانرا کۆمپیوتەری بچووک بەرهەم بهێنێت کە دام و دەستگای سەربازی ئەمریکی لەو کاتەدا بەکاریان دێناو ببوو بە یارمەتیدەری باش، بەتایبەت لەسەر وەختێک کە لە جەنگی شەڕی ساردا بوون لەگەڵ سۆڤیەت. دواتر هەرە و پانتایە بچووکە بوو بە ناوەندێکی پێشکەوتوو لە بواری ئینتەرنێتدا. دەرکەوتنی ناوچەکە ئەو ناوچەیە لە گەراجێکی بچووکەوە دەستی پێکرد لە ساڵی 1930 لەلایەن دوو ئەندازیار بەناوی دەیڤید پاکارت و ویلیام هیۆڵ. سیلیکۆن سەرەکیترین پێکهاتەی بەکارهێنراو بوو لە داهێنان و ئیشەکانیان و دواتر ئەو ناوە بوو بە شوناس. وادی سیلیکۆن 12 شاری گەورە دەگرێتە خۆی کە شارەکانی پالۆ ئالتۆ، سان جاسۆ لە ناویاندا بوونی هەیە. سەرەتا باهۆی هەژارنشینی خەڵکەکەی ناوچەیەکی کەم نرخ بوو. خەڵک لە سەنتەری شارە گەورەکانەوە دەهات لەو ناوچە نیشتەجێ دەبوو. بەڵام دوای دەرکەوتنی ئەستێرەی تەکنەلۆژی ئەو ناوچەیە هاوکێشەکە پێچەوانە بووەوە و ئێستا یەکێکە لە ناوچە گرانبەهاکان و خەڵک لە هەستی ئابووری بەرزدا نەبێت ناتوانێت لەو ناوچەیەدا نیشتەجێ بێت. گۆڕانی خێرا و لە ناکاو لە سەرەتادا بوو بە مایەی نیگەرانی خەڵکەکەی، چونکە بڕوایان وابوو ئەو ئاڵەتانەی بەرهەم هاتوون هۆکارێکن بۆ بێکاری ئەوان. دواتر باوەڕیان گۆڕانکاری بەسەرداهات و پێشوازیان لە داهێنانەکان کرد. ئەو ناوچە بەرتەسکە لە ئێستادا جیهانی ڕژاندۆتە ناوخۆی و خۆشی لە ڕێگەی داهێنانەکانیەوە ڕژاوەتە ناو جیهان و دەیان کۆمپانیایی گرتووەتە خۆی. لەوانە گوگڵ، HP، فەیسبوک، ئەپڵ، IMD، یاهوو، نێت ئەپ، ڤیزا کارد، تویتەر، یوتیوب، تێسلا، TSMC و دەیان کۆمپانیای تر. مرۆڤ لەو ناوچەیەدا هیچ هەڵبژاردنێکی نییە بەدەر لە کارکردن و تەنانەت تەواوی جوڵەکانی مرۆڤ لە ژێر چاودێریدایە. بۆیە خەڵکەکە لە نێوان سێ هەڵبژاردندایە: یەکەم کار، دووەم کار، سێەم کار. ئەمە بەو واتایە دێت مرۆڤ خۆی هیچ هەڵبژاردنێکی نییە و خۆی هەڵبژێردراوی کارە.